بەشێک لە گەنجانی ناوچە جیاجیەکانی هەرێم ڕوو لە هونەر و پشت لە توندوتیژی دەکەن و وەکو خۆیان ئاماژەی بۆ دەکەن دەیانەوێت لە ڕێگەی تێکەڵبوونیان بە دنیای هونەر پشوو بەلایەنی دەرونیان بدەن. کە زوروفی خەڵک ناخۆشە وڵات لە قەیرانایە لە شەڕۆشۆیە ئەمە شتێکی کارێکی باشە ئەیکەن بۆ ئەوەی کە گەنجەکانمان لەو بارە دەرونیە نائارامە هەرچۆنێک بێت شتێکی باشە ڕووەکەیتە ئەیرە کاتێکی خۆشە کوژی و ئەمەشواکە ئەو گەنجانەی کە زیاتر ڕووبکەنە بابەتێکی توندوتیژی دێنێرە ئەو حەز و ئارەز و خولیانی کە هەیەە بەرجەستەیەکەن ئەمە ئیشێکی زۆر باشە من لێرەوە زۆر دەستخۆشییان لێکم. هەرچەندە هەرێمی کوردستان بە بارودۆخێکی سیاسی و ئابووری سەختدا تێدەپەڕێ بەڵام ئەو دۆخان نەبووتە هۆی دابڕینی گەنجان لە هونەر و گەنجان بە لێشا و بەشداری کۆنسێرتە هونەریەکان دەکەن. لەو وەزعی کە ڕووی لە هەرێم کردووە وەزعی هەم ئابووری هەم وەزعی شەڕ و ئەوانە لەو قەیرانە ینی ئەوەی کە دەرونی خەڵکی هیلا کردووە ئەنجامدانی وەها جۆرە چالاکیەک بێگومان دوورخستنەوەی خەڵکەیە لەو کەش و ڕەوشە ناخۆش و یانی ئەو ڕۆژە بێزاریە وها ئەو چالاکیانی ئەنجامداد پەرەپێدانی توانای گەنجانە لە بوارە هونەریەکان واروە بواری پیشەیە و بوارانی ترکەوە پەیوەندی بە بواری گەنجانەوە هەیە بۆی کەوا ئەو گەنجانی لەم کات و ساتەدا دوورکەونەوە لە توندوتیژی و هەروەها ئەو گەنجانی کەوا بەلاڕێدا چوون و کۆمەڵێک لەو گەنجانی کەوا تووشی کێشەی دەرونی بوون کەوا لە کەلاردا ئێستا لەوانەیە کۆمەڵێک گەنج کێشەی کۆمەڵایەتیان هەبێت ئێمە هەوڵماندا و لە ڕێگەی ئەم بەشانەوە خزمەتێکیان بکەین و هەروەها لە ڕێگەی خولەکانەوە بیان هێنە ناو بوارێکی جیاواز و تایبەتەوە کەوا بە تایبەتی بواری هونەری. لە هەرێمی کوردستاندا ژمارەیەکی زۆر سەنتەری تایبەت بە گەنجان هەن کە کاری ئەو سەنتەرانە برەودانە بە تواناکانی گەنجان و فێرکردنیانە بەکاری هونەری و پیشەیی. دڵشاد ئەنوەر دەنگی ئەمریکا پارێزگای کەرکووک.